بسم الله الرحمن الرحيم. بالتصويت على تشكيل الحكومة الجديدة. کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بۆ متمانەبەخشین بە کابینە و بەرنامەی حکوومەتی ئایندەی عێراق بە ئامادەبوونی 220 پەرلەمانتار بەڕێوەچوو. لا سەرەتایی کۆبوونەوەکە عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەت وتارێکی پێشکەش کرد و جەختی کردەوە لەسەر پابەندبوون بە دەستور و چاکسازی و بەدیهێنانی ئاشتی و ئاوەدانی و خۆشگوزەرانی بۆ گەلی عێراق. عادل عەبدولمەهدی وتیشی پۆستی جێگری سەرۆک وەزیرانیان هەڵوەشاندوێتەوە و لەم ماوەیە گەشتی هیچ وڵاتێکی دەرەوە ناکات تاوەکو بەرنامەی حکوومەت تەواو نەکات. سەرۆک وەزیرانی نوێی عێراق ئاماژەی بەوە کرد ئیتر چەک لە دەستی حکوومەت دەبێت و هەموو تەداخولاتێکی نێودەوڵەتی جێگەی قبوڵکردن نابێت و سوپاسی هەموو کوتلەکانیشی کرد کە لە دیاریکردنی کاندیدەکان هاوکاریان کردووە و لە هەڵبژاردن و دەستنیشانکردنی کاندیدەکان سەرپشک کراوە. لەسەر کێشە کەڵەکەبووەکانی نێوان هەولێر و بەغدا سەرۆک وەزیرانی نوێی عێراق بەڵێنی چارەسەرکردنی ئەو کێشانەیدا و لە کارنامەی کاری حکوومەتەکەیدا هاتووە گرنگی دەدەن بە چارەسەرکردنی پرسە هەڵپەسێردراوەکان لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی پرسەکانی کارگێڕی دارایی و نەوت و ناوچە جێناکۆکەکان هاوکات کشانەوەی سوپا بۆ دەرەوەی شارەکان. کارنامەکەی عادل عەبدولمەهدی لە 121 لاپەڕە پێک هاتووە و 5 تەوەری سەرەکی تێدایە کە سەروەری سیستم و یاسا بەهێزکردنی ئاسایشی ناوخۆ و دەرەکی و بەرهێنان لە بواری وزە و سەرچاوە ئاویەکان و بەهێزکردنی ئابووری گرنگترین تەوەرەکانی بەرنامە حکوومیەکەی عادل عەبدولمەهدین. لە کارنامەی حکوومەتی نوێی عێراق چەند خاڵێک پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە لەوانە کشانەوەی سوپا بۆ دەرەوەی شارەکان زیاترکردنی دەواازەکانی هەناردەکردنی نەوت و کاراکردنەوە و پابەندبوون بە مادەکانی دەستور. الاتصالات دكتور نعيم ثجيل يسر الربيعي. تصويت. تمت الموافقة. دواتریش ئەندامانی ئەنجومەنی نوێنەران متمانەیان بە کارنامەکەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بەخشی و پرۆسەی دیاریکردن و متمانەدان بە وەزیرەکان دەستی پێکرد. لە کۆی 22 وەزیر 14 وەزیر لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە پەسەند کران کە دیارترینیان وەزیرانی نەوت و دەرەوە و دارایی بوو. هەروەها دەنگدان لەسەر وەزیرانی 8 وەزارەتی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەڕێوە نەچوو کە وەزارەتەکانی ناوخۆ و پلاندانان و دادیشیان لەنێودایە. أقسم بالله العلي العظيم أن أؤدي مهماتي ومسؤولياتي القانونية. دوای پەسەندکردن و سوێند خواردنی سەرۆک وەزیران و وەزیرە پەسەندکراوەکان محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بڕیاریدا بە هەڵگرتنی کۆبوونەوەکە بۆ 6 مانگی داهاتوو. لە کۆی 22 وەزارەت 3 وەزارەت پشکی کوردە و لا کۆبوونەوەی پەرلەمان دوان لە وەزیرەکانی کورد متمانەیان پێبەخشرا و وەزیری کۆچ و کۆچبەران بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمانی عێراق دواخرا. بە پێی زانیاریەکانیش وا بڕیارە وەزارەتێک بە ناوی وەزارەتی گەشت و گوزار و شوێنەوار بۆ کورد زیاد بکرێت. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی نوێنەران وەزیرانی ناوخۆ بەرگری لەبەر ناکۆکی کوتلەکان لەسەر وەزیرە پێشنیارکراوەکان دیاری نەکران و بەپێی دەستوریش سەرجەمی ئەو وەزارەتانەی کە بێوەزیرن لەلایەن عادل عەبدولمەهدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. أقسم بالله العلي العظيم. أقسم بالله العلي العظيم أن أؤدي مهماتي ومسؤولياتي القانونية أن أؤدي مهماتي ومسؤولياتي القانونية بتفان وإخلاص.